سیەکانی تەواو لە کار کەوتون و فشارێکی زۆریان لەسرە. ڕۆشنا حەمامین بەرکەوتەی چەکی کیمیاییە لە هەڵەبجە تووشی خوێنبەربوونی سیەکانی بووە. لە ڕێگەی پەیامەوە داوا لە حکوومەتی ماوە بەسەرچوو دەکات و دەڵێ نزیک بوومەتەوە لەوەی گیان لەدەست بدەم. پێویستە بۆ چارەسەر ڕەوانەی وڵاتێکی ئەوروپی بکرێم. کێشەی من کێشەی سیەکانە تووشی خوێنبەربوو نەبێت لە 16 سێوە ئەمە سێم جارمە، یعنی جاری یەکەم کەم بوو، یعنی هەتا تووشی خوێنبەربوون بووم زیاترە، خوێنەکەی زیاترە، ئیتر کە خوێنەکەشی زیاتر بوو یعنی هیچ حینێکی عیلاجێکی نییە بۆ من لێرە، یعنی تا نەگەشتۆتە حاڵەتێکی ئەوەی بگاتە کتوپڕ من کە چارەسەر نەبێ لێرە عیلاجێکم بۆ بکەن لە هەر شوێنێ بێ. ڕۆشنا تەمەنی 8 مانگ بووە ژەهری کیمیایی بەرکەوتووە. ئێستا خاوەنی 5 منداڵە و کاریگەری کیمیاییەکە تەواو لاوازی کردووە و ژیانی لە مەترسیدایە. خوشکێکی هیوادارە لە ڕێگەی پەیامەوە دەنگیان بگاتە شوێنی خۆی و خوشکەکەی بۆ چارەسەر ڕەوانەی دەرەوە بکرێت. هیوادارم لە ڕێگەیم کەناڵە بەڕێزەوە جوانەوە پەیامەکەمان بگاتە سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان، پەیامەکەمان بگاتە وەزیری شەیدان، وەزیری تەندروستی کاڵێ بەردەوامین لە چارەسەرکردنی بەرکەوتوانی چەکی کیمیاوی لەوانەیە خوا نەخواسە ئێستا لەوێ یانی دەربچێ 5 مناڵی هەیە باو مناڵانەی بە بێدایک نەمێننەوە. اینجا نەخۆشخانەی بەرکەوتوانی چەکی کیمیاوی هی ئێمە نییە، بەداخەوە زۆر بەداخەوە ئەوانەی کاڵن هی ئێوەیە ڕاست ناکەن درۆکەن لەگەڵ ڕێزم بۆ پەیامەکەتان لەبەرەوە گەری ئێمە بواە ئەو حاڵەتە ئێستا لە تەواری بوو لە تەواری تەندروستی کیمیاباران نەک لە تەواریەک ئەمشەو من سەعادێکی شەو هێناومەتەوە، یعنی بەڕاستی ژیانی تیانێ. سەرۆکی کۆمەڵەی قوربانیانی کیمیایی باران هەڵەبجە ئاماژە بۆ دەکات ژیانی ئەو بەرکەوتەی ژەهری کیمیایی لە مەترسیدایە و حکوومەتیش ئاگاداری تەندروستی بەرکەوتوانی کیمیایی هەڵەبجە نییە. لە هەڵەبجەوە 4 کەس نەشتەرگەری کراوە لەسەر میلاکی وەزارەتی تەندروستی، هیچ چوار چاوەکانیان لەدەست داوە. بۆیە داواکانی لە داواکاری گشتی لە خەمخۆرانی ئەم شارە لە دڵسۆزانی ئەم شارە لەمە زیاتر بێدەنگ نەبن. ڕۆشنا بەڕاستی ئەوەی کە ئێمە راپۆرتەکانمان ناردوو بۆ دکتۆری مختص زۆر ژیانی لە مەترسیایەوە ئەگەری هەیە ئەو نەزیفەی کە تووشی سیەکانی بووە لە ماوەیەکی کەمدا ببێتە هۆکایی لە دەستدانی گیانی ئەو هاوڵاتیە. ئەو هاوڵاتیە لە ڕووی داراییەوە کەم دەرامەتە، ناتوانێت بچێتە نەخۆشخانە ئەهلیەکان و ئەو نەخۆشخانەش کە لە تەواریەکە بووە هەموو دقەیەک تەلەفۆنەکە هەڵە کاک لوقمان ئەمەیان بۆ نووسیمە بێ بچم لە بازار بیکڕم. 25 بەرکەوتەی کیمیایی ژیانیان لە مەترسیدایە و ڕۆژانە تەندروستیان خراپتر دەبێت. ڕۆشنا نمونی یەکێک لەو بەرکەوتوانەیە، دەرمان و پێداویستی پزیشکیش لەسەر ئەرکی خۆی دەکڕێت. ڕۆشنا داوا لە گەشت لایەنە پەیوەندیدارەکان دەکات بۆ ئەوەی مرۆڤێک لە مردن ڕزگار بکەن بە نایەنەوە بچن و چارەسەری سیەکانی بکرێت. ئەوەش تەنیا بە حکوومەت و خێرخوازان و سەرمایەداران دەکرێت تاکو سێبەری دایکایەتی ئەو لەسەر مناڵەکانی بمێنێتەوە. سامان فەتاح، کەناڵی ئاسمانی پەیام، هەڵەبجە.